یەکێ لەوانە کە بەڕێزت باست کردوتەوەی ئیتالیا لە ئیتالیا وەکو باسمان کرد نەوزە دیربانیش ئاگادارە و سازیش دوو تاقیگەی وەکو ئەوە هەیە لە ئیتالیا لە ئەوروپا عەفوەن لە هەموو ئەوروپا دووان وەکو ئەوەیە چونکە یەکەم ئامێرەکانی گرانبەهایە ئەو پسپۆرانە کە ئەم سەفەران کردە بۆ ئەوروپا بەتاکید لە ئەوروپا بەتایبەتی لە ئیتالیا لەگەڵ زانکۆی پۆلۆنیا سوودیان لە ئەزمون و شارەزایی ئەوان وەرگرتووە سوودیان لەو تێکۆلۆژیایە وەرگرتووە کە ئەوان چەند پێشکەوتون و چۆن توانیوانە ئەو پێشکەوتوانە بخەنە خزمەتی مێژوو و کەلتوری نەتەوەکەیانەوە ئەمان سوودیان لەو ئەزمونە وەرگردووە و ئەو ئەزمونیان هێناوەتەوە بۆ ئێرە لێرە لەم کۆنفرانسە لەم وەرکشۆپەدا بۆ ئێمەیان ڕوون کردەوە کە ئەوان چۆن لەو بوارانە کاریان کردووە چۆن زانستەکانیان بەکاری هێناوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی جوان مێژوو کەلتوری خۆیان گەشەی پێ بدەن بیپارێزن و ئاشنایی بکەن بە نەتەوەکانی خۆیان و بە نەتەوەکانی دیکەی جیهانیش لە زانکۆی بۆلۆنیا کە گرنگیەکی زۆر ئەدەن بە ئەو شوێنە ئاسەوارانەی کە ئیشی لەسەرەکەن یەک لەوانە فەحسی DNA ئەەکەن بۆ ئێسکوپرۆسکی ئەو ئێسکوپرۆسکانە ئەگەر هیچی هین مرۆڤێکین ئاڕژەر بێ لەو شوێنانی دەیدۆزنەوە بۆی دڵنیا بن کە ئەمە هیچی سەردەمێکە بەراوردی دەکەن لەگەڵ هی سەردەمەکانی کە بەو شێوازە بۆیان دەرەکەوێت چەندین تێستی تایبەت هەیە لە بواری دیێنەیە ئەوان ئەو بەو شێوازەی ئەنجامێدەن شێوازێکی کەیان هەبوو هەر نمونەیەکیان ببینایەتەوە نەک ئێسک بۆشتی کە بووانە سامپڵێکیان لێوەرە دەکرد سامپڵێکی بچکۆلە بوو قالبێکیان لێ دروستە کرد دوایی بە تیشکی ئینفراڕێت و لەگەڵ تێشی سەروی بە نەوشەوەیە UV ئەلترڤایۆلێت تێستیان دەکرد و دەیانزانی بابزانە ئەمە ئەسڵەکەی چێ بۆ نمونە تابلۆیەکیان ببینایەتەوە تابلۆیەکی کۆن ئەچوون لە فێرسلێل ئۆریژنەل لایر تەبەخە ئەسڵەکەی چییە لەوێ وەریانەگرت و بۆی مۆدە کیمیاویەکەی بزانن لە چی پێکاتوە و بەو شێوازەش ئەزانن هیچی سەردەمێکە و ئایا ئەم وێنەیە ئۆریژنەڵە یا فەیکە ئەسڵیە یا ساختە کراوە بۆ نمونە دانەیەک لە پێشدەستیان بوو پیانزانی کە ساختە کراوە ئەمەش بە تەکنۆلۆژیای نوێ بە وەکوتم بە تیشکی ئینفراڕێد و UV و هەروها بە مایکرۆسکۆپی ئەلکترۆنی پرۆژەی ئاسۆی کە لە پرۆژەیەکی هاوبەشی نێودەوڵەتیە لە نێوان زانکۆی گەرمیان و کۆمەڵێک لایەنی نێودەوڵەتی و ناوخۆی ئامانجی پرۆژەکە خزمەتکردنە بە ناوچەی گەرمیان لە بواری میراتی کەلەپوری و هەروە گەشتیاری کللتوری بەڵام تایبەتمەندیەکی ئەم پرۆژەیە ئەوەیە کە کۆمەڵێک لایەنی بەخۆوە گرێداوە کە پێکەوە کاری هاوبەش بکەن کەم لایەنانە مەرجنیە ناوەندی ئەکادیمی بن ئەمەش ئەوە گەێنەیە کە پێویستە زانکۆکانمان داچڕێنە ناو کۆمەلگا کاری هاوبەشکەن لەگەڵ هەموو فەرمانگە و لایەنەکانی ترکە وەکو زانکۆ و ناوەندی دەستگای ئەکادیمی نین بۆ ئەوی بتوانین خزمەتێکی فرەچەشنی خزمەتێکی کاریگەرتر بە ناوچەکەمان بگەێنین. يعني وكما يسكو بروست يعني هاتشي جاي أنفال كمان لبوارك بسبورين كان دي اسمه عليها